ئەمڕۆ مەسرور بارزانی سەر لە نوێ گۆمەکەش لەقاندەوە زۆر بە خراپی کە ئەوان ئامادەنینەوە تەسلیم بکەن بە ڕێزان نەک ئێستا نەک ئەو ڕێکەوتنەی هەفتەکەی تر ڕێکەوتن کرا کە سێ خاڵی بە ئاشکرا کاکە با ئێمە قسە نەکەین با ئێمە قسە نەکەین ئەوە پێشەوە هەورامی هەفتەی ئەو مانگە ببورن هەفتەی ئەو مانگا لەگە NRT بزانێت چ دەڵێ باشە پێشەوە وتە بێژ واضحە کە ئەمە پرسیاری ئەولەویەتی موچەخۆرانی هەرێمی کوردستانە بە ناوی خی گەورە تەوان دوو داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان مەطلوبە بۆی کە بەڵێ دەست بە تەمەیل بکرێ یەکێکیان مەسەلەیە و ڕەپارەی کە دیاری کراوە دوو مەسەلەی نەوتە بۆ هەردووکیان حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیەوە پێشەوە هەورامی گوتەبێژی مەسرور بارزانیە مەسرور بارزانی بە ناڕاست لە قەڵەم دەدا لە هەفتەی ئەوەی کە ئێس ئەو ڕوودەدی کاکە لە بەندی پێنجەم بە ئاشکرا نووسرایە ئێمە باسمان کرد کە حکوومەتی عێراق هیچ سیقەی بەو دەسەڵاتە نەمایە دەمەکە ئەزانێتن چەندین ڕێککەوتن لە 2010 لەگەڵ ئەو دەکری هەمووی دوای ئەو فێڵ دەکا ئەو جارش هەوڵیاندا و بۆیە پاڤلی ئەمن بیرتانە گوتم ئەو جێگای سەرنجە کە پاڤل دەنێدرێ ئەو دەستکەوتە لە بۆ ئەو بی کڵاویان لەسەرینە ڕێکەوتنەکەیان پێجێ بەجێ نەکرد شەرمەزاریشیان کرد شکستە چیان پێتۆمار کرد پارتی و یەکێتی بە تایبەتی پارتی ئامادە نییە دەست لەو نەوتە بدە ئەو نەوتە بە مڵکی باوکیان دەزانن بە ئید سامانی نیشتیمانی نازانن یعنی جیان لێ نییە هەر جارێ و بە هەنجەتێک هەر هەفتە و بە هەنجەتێک ئاوا کات دەکوژن هەموو ئەو میدیا ئۆپۆزیسیۆنانش شەرمەزار بن شەرمەزار کە خەڵک سارتان کردەوە کە ئەو هەفتە دەبی ئەگەر هەیە ئەو دەبێت کاچ خۆم واز بینن هەمومان ئەگەر خەڵکەکی ئۆپۆزیسیۆنین ئەگەر خەڵکەکی وشیارین دەزانین ئەو دەسەڵاتە ئەرز و ئاسمانی ئەو نیشتیمانە بە ئەی خۆی دادەنێ ملت لایەن هیچ سەنجی نییە چەندە خەڵکانێکی زۆر هەن سەجیان لا ژمارە و پیسە لا گرنگ نییە ئەوان ئەفزەلێتن بە هەمان شێوە ئەو دەسەڵاتە ئەو تێڕوانین لەسەر ئەو میلەتەی هەیە من لە مێژە ئەوە تا هاوڕێیان بۆ ئەوی نەڵێ ئەو ڕێکەوتنە 100 جار وتمە ئەو دەسەڵاتە ئامادە نییە دەستبەرداری ئەو نەوتەبی دەستبەرداری بی کێشەی خێزانی گەوریان لە نێوان خۆیان لێ دروست دەبی ئەوانە هەست پێ ناکەن نەوت سامانی نیشتیمانیە سامانی نیشتیمانی کاکە لەو ئەمریکایی تۆ تەسەوور کە ئەو ئەمریکا بە ئەو نمونەتە حەوتەم وڵاتە لە دەجی نەوت کەچی نەوت دەکڕی نەوت دەکڕی ئەو سویدە هات چادە 2 ملیارددار چەندین ملیارددار هەیە دوو چییە کەچی هەندە نەوعیدار هەیە لە دەرەوە دەینن کەچی ئیمە هەرچی هەیە لە ئەرز و ئاسمانەوە دەری دەین بە هەر حاڵ خەڵک ئەبێ بیر لە گۆڕانکاری بکاتەوە زەخت بکە ئەوەی بەخۆی دەرێ ئۆپۆزیسیۆن ئەوەی بەخۆی دەڵێ دەنجی وشیان میدیاکان کورە شەرم بکەن وەچی دەسەڵات ئەو هەفتە جێبەجێ دەکرێت ئەو هەفتە جێبەجێ دەکرێت ئەو ڕێکەوتنەی سا دیتم کەناڵی هەش دەستی بە ڕشانەوە کردەوە سێشەمەی کۆبوونەوەیکی گرنگە هەر ئەوانە ژەهر دەدەن خەڵک جێ لە دەسەڵات ڕناگری خەڵک جێ لەو میدیا نەڕادەگری کە لە دەرەوەی دەسەڵاتن جێ لەو دەنگە ئۆپۆزیسیۆنەکە ئەو دەسەڵاتە ناوێنەوە تەسلیم کە هەجارەی بەهانەیەک دەبیتەوە ئەو دەسەڵاتە تاچی کوردی لاگرنگ نییە ئەو دەسەڵاتە نەوت بە مڵکی باوکی خۆ تێدەگە نەک بە سامانی نیشتیمانی ئامانجیتی وەکو داگیرکەرێک تاڵانچێک دێ تا ئەو ڕۆژەی دەڕوا هەمووی دەبە تەنیا بە هێز بە فشار بەوانە دەزی بە قسەی خۆش ناکری ئەوانە بیزی ڕێکەوتنیان کرد جێبەجێ ناگرێت مەسرور بارزانی دەڵێ حکوومەتی عێراق بەندێکی نوێ هەیە کاچ خۆم لە خاڵی پێنجە بەڕوونی دیارە ئەڵێ تا نەوت نەسە ناو ئەوەی سۆم و ئەمە باسمان کردیە هەموو کەس یعنی تخوا مەعقولە سەرۆکی حکوومەت بیستافەک نەزانی لە بەندی پێنج وسرایە تا نەوتەکە نەدرێتە سۆم و پارە نانێردرێ چێ ئەوەی زیاد کرایە بە هەر حاڵ ئەو کارە ئاسادەیە هاوڕێ من نەدەوێرام هەموو وردەکاریەک باسکەم نەوە ئێستا خەڵک دەرێ قادر نێگەتیفە دڵی خەڵک خۆشەوی بەس بڕوا بکە ئەو دەسەڵاتە تا ئاخر لەحزە بتوانێ ناو تەسلیم ناکە و هیچی لەنگۆ نییە